مەبەستە لەسەر دیاریکردنی ئەو جلوبەرگانەکەین کە بۆ بۆنە و یادەکان بە تایبەت خانمان ئەیانەوەی بیپۆشن. هەمیشە خانمان لە کاتێکا کە بۆنەیەکیانە بێ سەرکۆکایەکیانە بێ هەوڵێن بە جوانترین شێواز دەرکەون. بۆیە ئەمڕۆ ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ڕازاوەتەوە بۆ جلوبەرگە جوانانەی کە تایبەتە بە بۆنە و یادەکان. ئەمڕۆ دیزاینەرێکی ئەو جۆرە جلوبەرگانە لامان ئامادێ باز لە ئەو جلانەکەین با بزانین بۆ چ جۆرە بۆنەیە گونجاوە ئێمە چۆن و بە چ شێوازێک بتوانین جلێکی گونجاو بەپێی بۆنە و یادەکان هەڵبژێرین. بۆم بابەتە زۆر بە خۆشحاڵە میوانداری بەڕێز داستان شابمان کردوکەوەک و دیزاینەری جلوبەرگی بۆنە و یادەکان ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. داستان گیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ سەرچاوان. ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم. بابزانام تۆ لە کێیەکەوە لەم بوارەیە کارەکەی چۆن بۆ ئەم بوارە هەڵبژارد؟ ڕاستی من نزیکەی 5 ساڵە لەم بوارەیە کارەکەم و تەنها با بڵێن ئەو جلوبەرگانە نین کە تەنها بۆ ئاهەنگەکانن بەڵکو ئێمە ئیش لە جلی سپی و ئەلوانی شاکەین واتە ئاهەنگی بووکوزا و هەموو بۆنەکانی تر 5 ساڵە لە خۆشحاڵیەوە خەریکی ئەم ئیشەین و ئەزمونێکمانتیای هەیە و ئێستا توانیمانە با بڵێن هەندێک گۆڕانکاری لە مۆدێلەکان و لە دیزاینەکانە بکەین و طبعاً بەپێی ئەو شێوازە مۆدێرنەی کە ئێستا هەیە چونکە ساڵانە گۆڕانکاری لە مۆدێل و لە جلەکانە کرێ بەپێی بۆنە و ئاهەنگەکانیش گۆڕانکاری هەیە لە جلەکانە. زۆر باشە. بێگومان ئەم جلوبەرگانەشی کێناوتە ستۆدیۆ هەریەکە و شێوەیەکی جوان تایبەتمەندیشی خۆی هەیە. باباز لەوە بکەین کە خانمان ئەرشیان قورسیان هەڵە پێشتان خۆمان نەبێت ئەوەیە. اینجا نشتی جوانی شێ نازانیت ڕاستانی زۆر جا قەلەقیش نازانێت ئێستا لەگەڵەوەی کە تۆ ئەو ئەزمونە و هەیە لەگەڵ ئەم جلوبەرگانەیە بۆ شێوازی تەمەنەکان ینی لەگەڵ تەمەنەکانە تا ئێوە تا چەند بۆ منە خانمێکێت خۆی لەوانەیە حەسکا تۆ بۆی دیاری بکەیت تا چەند لەگەڵ شێواز و تەمەنی خۆیان ئەو جلوبەرگانەیان بۆ دیزاینەکەن کە بگونجێ لەگەڵیان. خۆی ڕاستی ئەمە زیاتر ئەو جلوبەرگەکانی کە هەمانن با بڵێن زۆربیان حازرن بە یەکێکیش ئەگەر حەسب بکات کە ئێمە دیزاینی بۆ بکەین دیزاینەکەی بۆکەین و پیشانینەوە دیزاینەکە دوای ئەوە لەسەر ئەو داواکاری خۆی بووی جێبەجێەکەین. بەڕاستی ئێستا زۆر تەمەن زۆر دیاریکراو نییە بۆ جلوبەرگەکان یعنی واتە هەمان جل بۆ تەمەنی هەم مناڵ هەم گەورە ئەتوانە بیپۆشە بەڵام جیاوازەکە لەوایە ئایا بۆنەکەی چییە ینی بۆ نمونە بەپێی بۆنەکان زیاتر ئەگۆڕێنێک بەپێی تەمەنەکان بۆ نمونە ئایا مارەکردنە ئایا هەر حەفلەیەکی ئەتیادیە یا ڕۆژی لەدایک بوونە یاخود هەر بۆنەی شترە بەپێی ئەوە جاری وا هەیە ئێمە داوامان لێکن و لەسەر بۆنەکەی جلەکەی بۆ دیاریەکەین. زۆر باش. بێگومان ڕەنگیش زۆر کاریگەری هەیە ڕەنگە زۆر کات بەتەنها لە کاتێکات و کاچی بۆ بۆنەیەک هەست بۆ بکەی عەزیەکی ڕەشی سادە بپۆش یاخود کۆمەڵێک دیزاینی جۆرا و جۆری لەسەر بێت. بۆ ئەم ساڵ ئەمەوێت کە مەقسە لەسەر ڕەنگ بکەین با بزانین کەسێک کە بێ بچێت بۆ بۆنەی کەسێکی نزیکی خۆی چ جۆرە ڕەنگێک گونجاوترینە یاخود باوترینە بۆ ئەم ساڵ؟ تەڵان ڕەنگەکانیش هەر ساڵی ڕەنگێک کە زۆر باوە. ئەم ساڵ ئەوەی کە من دیقەتم ماوە هەتا ئێستا ڕەنگی سەوز و ڕەنگی شین زۆرترین ئەو ڕەنگانن کە تەڵەبی لەسرە و با بڵێن بۆ زۆربەی ئاهەنگەکان هەتا بۆ ڕۆژی لەدایک بوون تەنانەت بۆ مارەکردن ڕەنگی شین بەکاریە. هەندێک بۆنەی زۆر دیاریکراو هەیە بۆ نمونە مارەکردن و ئەمانە هەندێک ڕەنگی تایبەتی با بڵێن تایبەت بەو بۆنەیە هەیە بۆ نمونە ڕەنگی سوور ڕەنگی پەمەی زیاتر بۆ مەسائیلی مارەکردن ڕەنگی سوور بۆ خەنەبەندان زۆر بەکاردێ بەڵام بۆ ئەوانەی تر زیاتر هەموو ڕەنگەکان تەبعاً بەکارهێنرێ بەڵام ئەوەی کە ئەم ساڵ تا ئێستا دیقەتمان ناوە زیاتر ڕەنگی شین و سەوز زۆرترین ئەوانە وەکە خواستی لەسەرەوە بڵێ. زۆر باشە. باباسێکی دوورینی ئەم جلوبەرگانە بکەین. ئەم جلوبەرگانە خۆیان ئامادەکراون یەتە لای ئێوە یاخود ئێوە خۆتان بەروک دروتانەیە لەسەر داواکاریەکان چکە ئەبینی ئێستا نەک کاک داستان چەندین کەسیکە هەیە کە دوکانەی هەیە بەتایبەت ئێستا پیاوانی زیاتر کار لەسەرم دیزاینەرانەکەن بۆ خانمان جیاوازی کاک داستان چیە بۆ نمونە لەگەڵ دوکانەکانی گەچ گاستەکەی کە خانمێک ئەگەر ئازیەک لای تۆ بپۆشێ ئێستەکەی تایبەتمەندی توی پێوە دیارە بۆ خۆی بەعام ئێمە هەموو ئەوانەی کە ئەم ئیشاکەین هەر کەسە بە تایبەتمەندیەک ناسراوە ینی بۆ نمونە هەمانە تەنها ئیش لەسەر ئەو جلاناکە کە زۆر سادەن هەیە هەمانە ئیش لەسەر جلی قەرەباڵغەکەن بۆ نمونە
تایبەتمەندی ئێمە کە جای کردوینەتەوە لە دوکانەکانی تر ئەوە ئێمە تەنها ئەو جلانەمان نییە کە با بڵێن حازرین و بیان کڕین و بیان هێنین بیان فرۆشین یاخود بیانین بەکرێ بەڵکو ئێمە وەگوتم ئێمە دیزاینیشان بۆکەین ینی هەر کەسێک کە مۆدلێک لە مێشتیاتی بۆ نمونە لەوانەیە من نەمبێ ئەو مۆدلە یان مۆدلێکی کۆنتر بێ ئەو حەزی لێ بێ بۆ نمونە ڕسمێکە لە ئینتەرنێت لە سۆشیال میدیا بینیوێتی ڕسمەکەمان بۆ هێنێ ئەڵێ حەزەکەم ئەم جلە بپۆشم یاخود حەزەکەم ئەوە خۆتان دیزاینەکەم بۆ بکەن یان داواکاریەکی هەیە بۆ نمونە ئەڵێ حەزەکەم بۆ نمونە جلەکەم سەتەنێکی سادەی فلان ڕنگ بێ و بەو شێوازە دوورینە بدوورێ و کاتە ئێمە بە چەند قۆناغێک با بڵێن جلەکەی بۆ ئاماداکەین و طبعا بەپێی خواستی خۆی ینی ئەوە نیە جلەکە حازرکەین و وەکسەر ئینجا بێنینەوە لە هەڵبژاردننی قوماشەکەیە لە هەڵبژاردننی ڕەنگەکەیە لە کوالیتی قوماشەکەیە ینی کەسەکە ئاگادارەکەینەوە لە ئەخیراگەینە نەتیجەیە کە جلەکەی بۆ دروست بکەین. زۆر باشە داستان گیان بکەمە قسە لەسەر ئەو درێسانە بکەین یاخودەوە ئەزیانە بکەین کە ئێستا و هێناوتە ناو ستودیۆ ئێستا ئەم مۆرەکاڵی کە لە تەنیش خۆتەوە ئەمە بۆ چ بۆنەیەکە بێت کێ توانێت ئەمانە لە بپۆشێت و لە بەریکات. طبعا ئەو مۆرەکاڵی کە لەوێ ئەمە مۆدلی خلیجیە ئەمە مۆدلی خلیجیمان هەیە مۆدلی تووشیمان هەیە ئەمە زیاتر بۆ مارەکردن و ئەمانە بەکاردێ بەڵام خەڵکیش هەیە بۆ نمونە بۆ تەخەڕوج بەکاری هێناوە یاخود چۆ بۆ ئاهەنگێک بەکاری هێناوە بەڵام زیاترین ئێمە کە وەکو بابەت خەڵک بۆ مارەکردن زیاتر بەکاری هێنێ ئەو بابەتانە چکە زۆر قەرەباڵغا با بڵێن باشەوە ئەمەیان مۆدلی خلیجیەوە نیە؟ بەڵێ باشە ئەی ئەمەی تریان ئەمەیان تۆزە جیاوازترە لە چاو هەموو ئەو عەزیانەی تراکە هێناوتە ئەوان پێڵێن قەفتان ئەوە مۆدلی تورکیە وا بڵێن چۆن لای خۆمان جلی کوردی هەیە وا بڵێن ئەم جلە تایبەتە بە تورکیا لێرە ئێستا هەندێک کەس حەزیان لێ بۆ مارەکردن و بۆ خەنەبەندان بەکارهێنن بە تایبەت بەس بۆ دوو بۆنەیەژە بە ینی بۆ بۆنەیەکی ئاسایی نابێ بۆ نمونە یەکێک بچێ بۆ حەفلەیە گاتە خەڕۆجێک بێت ئەو جلە لەبەرکە ئەو جلانەی کە ئێوە هەتا ناگەر خانمێک بیبات هەروێ بەی خۆی ئەوە یەکسەر دەتوانن بێنێ بەڵکیان ئێوەی هێڵنەوە لای خۆتان چکە ئەوانە نمونەی کەینیە لە لای ئێوە جلەکان هەندێکیان با بڵێن زیاتر ئەو مۆدلانی کە خلیجین تاکتاکن و قیاساتیشیان نییە بەڵام مۆدلەکانی تر هەم قیاساتیان هەیە هەم ینی یەکدانەژ نییە سیانە یان چوارە لەبەرەوەی کە قیاساتی هەیە بەڵام هەر کەسێک کە بێت زۆر ئاسایی ئەتوانین ینی بینێکە بێڵێتەوە لای خۆی با قسە لەسەر ئەم دوو عەزیەش بکەین کە لە تەنیش منەوەیە ئەمانە هی چ شوێنێکن هەروەها لەگەڵەوە شابۆ چ مناسبەیە دەتوانێت بیپۆشین ئەو زیرەیە یان ئەوان مۆدێلە تورکیە با بڵێن زیاتر بۆ تەخەڕوج و بۆنە و ئاهەنگەکان یا کەسێک بچێت بۆ حەفلەیەک شتێک بەکارێنرێت ئەوەی تەنیشتیشی بە هەمان شێوە زیاتر بۆ مارەکردن بەکاردێ ئەشکرێ بۆ بۆنەکانی تر بەکار بهێنێ بەڵام زیاتر ئەوەش بۆ مارەکردن عادەتەن ئەو شتانەی کە تۆزێک ئیشی دەستیان دیایە قەرباڵەخترن بۆ بۆنە زۆر زۆر تایبەتەکان بەکارێنن مارەکردنە یان خەنەبەندانە یا شتێکی هەیە سادەکان زیاتر بۆ ئاهەنگی ئاسایی بەکار باشە باکەمە قسە لەسەر قماشەکانیش بکەین تۆ باس لەوە کردتە بەتەنها ئێمە ئەوە نییە ئەو عەزیانی کە لە ناو دوکانەکەی خۆتان مایشت کردوون ئەگەر کەسێک بێت ئەوانەی بەدڵ نەبێت بێوێت وێنەیەکی تایبەتی ئیتر لە هەر شوێنێکەوە دەستکەوت بێت بێت لەسەر ئەو بابەتە تۆ بۆ نمونە دیزاینێکی بۆ بکەیت ئەو قماشانەی کە ئێوە لە عەزیەکانە بەکارێنن هەمویان لێرە بەردەستن یاخود ئەگەر کەسێک بێوێت تەڵەبکە لەسەر بابەتێک قماشەکان لێرە بەدەستانەکەوێت یاخود ئەتوانن لە وڵاتانی دەریشەوە بۆی بێنن خۆی لا نەخان مشکلەکەمان لێرە ئەوەیە کوالیتی و قماشانی کە لە کوردستان هەن بەداخەوە زۆر زۆر خراپن و ناشکرێت لە تۆ ئەو کەسە کە دیزاینێکی جوانی بۆکەی عەزیێکی بۆ دووری ینی مەرجنی یەکجار بەکاری بهێنرێت لەبەرەوە ئەو عەزیە ئەشۆرێ ئەو قماشانی کە لێرە هەم تێگەچن ئێمە ئەو کەسە ئاگادارەکەینەوە لەبەرەوە بە خۆیڵین ینی ئەو کاتاکەوێتە سەرخواستی خۆی ئایا قماشەکە لێرە بێ بەڵام ئێمە زیاتر محاولی ئەوواکەین کە قماشەکە لە دەرەوە بێ و تەنفیزەکەشی لە دەرەوە بۆ بکەین ینی هەر لە کوردستان بۆی نادوورین زۆر باشە دوورین و دیزاینەکەشێ لە وڵاتانی دەرەوە بۆیە دیزاینەکە لێرە ئەکەین باشە باڵێن قیاساتی کەسەکە هەر لای خۆمانەکەین نەوعێتی قماشەکانی نمونونەکانی بۆ هێنین ئەتر ئەو کاتە کە خۆی هەڵی بژارد تەنفیزەکەی لە دەرەوە کرێ بەڵام ئەویش پێش ئەوەی کە عەزیەکە کامل تەواو ببێت چەند جارێک ڕسمشتەکانی پیشانین ئایا بەدڵێتی یا تێبینێکی هەیە لەسەری بەڵام 100% ئەو شتەی بۆکەین کە خۆی داوایەکە زۆر باشە باباسێکیەوە بکەین ئێوە بەردەوام ئەم ئازیانەتان هەیە لەوانەیە زۆر کەسێ بیبات لە بۆنەیەکا بەکاری بێنێت و
دوجار بۆتان بگەڕێنێتەوە لە ڕووی پاک و تەمیزیەوە با باسێکیەوە بکەین ئەم ئەزیانەکەیەوە لای ئێوە چۆن دڵنیای ئێنەوە بە خانمان کە جارێکی ترەمە پاکرێتەوە و ئەتوانێت خانمێکی تر بیپۆشێت کە لەوانێت زۆر جار ئەگەر کەسێک لە بەریکا کەسێکە لە بەریکا لەوانێت گرفتی بۆ دروست بێت لە ڕووی پێست و زۆر کات ئەیبار بوو بێ ئازیەکە و ئەزیانی کە بۆ بۆنەکان زۆر کات درێژیت لە کاتی هەڵپەرکی و ئەوانەیە ڕەنگە خوارەوەی درابێ شتی لەم بابەتانەتان توش دڕانوشن نییە خۆی بۆ مەسەلی پاکوتەمیزیەکە ئێمە هەموو ئەزیەکەیەتەوە بۆ لای ئێمە تاوان شوێنێکی تایبەتمان هەیە کە عزیەکانی تیا ئەشۆرێ و چەند سعاتێک لە دەرمانە ئەبێ دوای ئەوە بە غەساڵی تایبەت ئەیشۆن و وشکەکرێتەوە و جاریشکە ئوتووەکرێ و هەندێک تەسلیحاتی بچووک هەیە تایە ئەکرێ ینی بۆ نمونە هەندێک نقێ مشتی لێ بۆتەوە ئەتوانین پێوەی بکەینەوە بەڵام مەسائلی دڕایی ئەوانە ئەوە سەر پارەکی دانێتەوە بێکسەر پارەکی بەڵام کەم ئەو شتە ڕۆیە ینی زۆر کەم عزیەکان ئەدڕێن لەبەرەوەی عادەتەن ئەو شتانەی کە ئێمە ئیشی تیاکەین کوالیتیان زۆر زۆر باشە و عزی بووک زیاتر دڕایی تێکەوێت چکەوە نییە زۆر هەڵەپەڕن پێوەی و پشتی درێژە و لاڵپەرچیا بێ بەژێر دەسوو پێوە باشە زۆرتر ئەو خەڵکانی کێن سەردانی دوکانەکەی تۆکەن داستان وا پێیان خۆشە لە کاتێکا کە بۆنەیەکی تایبەتی خۆیانە بێ ئەزیەکە بێ بەی خۆیان یاخود نەخێر زۆر کات بەکرێی بن کامیان زۆرترە زۆرترینی حەز ناکەن ببێ بەهی خۆیان واتە عزیەکە بکڕن لەبەرەوەی تۆ لەوانەیە شارەزاتر بی خانمان جل دووبارە ناکەنەوە یعنی یەک جارە ئەزێ لە بەرەکە بۆ مناسبەیەک ئەگەر بۆنە پێشتر پێشەوەی کە سۆشیال میدیا و ئەوەنە بەربڵاو بێ ئەیتوانی بۆ مناسبەی کە لە بەریکا کەس نەیبینی بوو بەڵام ئێستا ئەمەەی سناپ و بینێتی دووارێ ناکەیان زۆرمان آخر ئێوی پیاوانی شتاقاتی دیارەکەن زۆرتان وڵای ئەو قاتە بخۆ بۆ هەموو کاتێ لە بەریەکەین بۆ تەخەڕۆژ هەرەو قاتەیە بۆ حەفلە هەرەو قاتەیە بۆ لە ڕووی کوالەتی قوماشەکانەوە مادام ئێوە چەند کاتێک ئەم خانمانە ئەیبەن و ئێوە یەنەوەی خەنەوە دەرمان لەوانەیە ئەگەر قوماشەکە باش نەبێ ئەم قوماشە تێک بچێ و لە ڕووی ڕەنگەوە ڕەنگەکەی تێک بچێ تا چەند ئێوە دڵنیان لەسەر ئەو کوالەتی قوماشانە خۆی ئێمە کە ئەچین عزیەکانە هێنین هەر لە بیدایەت ئێمە حساباتی ئەوواکەین بۆ نمونە کە کوالیتیەک باشە و زیاتر ئەو شتانە هێنین کە باڵین کوالیتیەکەیان وایە کە تێک ناچێ بەڵام طبعاً عادەتەن واتێ نەگەن عزیەک سەد جارەتوانین بیبەن و ینی ئەو پەڕەکەی بۆ 4 جار بەکارەهێن درێستە ئێمە لای ئێمە هەر عزیەک کە بوو بە 3 جار باڵێن درا بەکرێ و هاتەوە ئیتر دوای ئەو بەکاری نانین لە دوکان چی لێکەنەوە عزیانەدا ئەوەی بە کەڵک مابێ با بڵێن ئەیفرۆشین باوانەی کە دەوروبەری سلێمانین یا هەندێک دوکانار هەیە کە وەکو جلی بالە بەکاریە هێنێ لە عزیز پێگانیشە پارچەکانی لێکەینەوە بەکاریە هێنینەوە جاری وا هەیە بۆ شتی تر زۆر باشە دەستە خۆش بەداستان گیان سپاس بۆ ئامادەبوونمان دوومان کردی